لەگەڵ جان و فاتمە ئاشنا بە. ئەوانیش وەک تۆ کارمەندی کاری فریاگوزارین، تازە لە ڕێکخراوێکی مرۆیی دەست بەکار بوون. هەموو ئەوانەی بۆ ڕێکخراوێکی مرۆیی کار دەکەن بە کارمەندی فریاگوزاری لە قەڵەم دەدرێن، تەنانەت خۆبەخشەکان، کارمەندە کاتیەکان و بەڕێندەرەکانیش. گرنگترین بەشی ئەرکی کارمەندە مرۆییەکان ئەوەیە کە زیان بەو کۆمەڵگەیانە نەگەێنن کە خزمەتیان دەکەن. ئەندامانی ئەو کۆمەڵگەیە پێشتر تووشی کارەسات و شەڕ و ڕووداوی ناخۆش بوون. هەندێک کەسی وەک ژنان، منداڵان و کەم ئەندامان لەوانەیە زیاتر دووچاری ئازار و دەستدرێژی ببنەوە بە بەراورد لەگەڵ ئەوانی دیکە. جان و فاتمە دەبێت بەڕێزەوە لەگەڵ هەموو کەسێکی کۆمەڵگاکە هەڵسوکەوت بکەن. کارمەندە مرۆییەکان نابێت خزمەتکردنەکانیان بۆ ئامانجی خراپ بەکاربهێنن لەو کۆمەڵگەیانەی کە کاری تێدا دەکەن. کارێکی لەم جۆرە دەبێتە مای ئازارگەیاندن بە کەسەکان و لەوانەیە ببێتە هۆکاری پچڕاندنی پەیوەندی لەگەڵ ئەو کۆمەڵگەیانە و لە دەستدانی کارەکەشیان. کەواتە ئەو شتانە چین کە دەبێت جان و فاتمە ڕەچاویان بکەن؟ کارمەندە مرۆییەکانی وەکو جان و فاتمە لە پێگەی دەسەڵاتدان. جان وەک کارمەندێکی خەڵکی شوێنێکی دیکەی ئەو وڵاتە پاڵپشت بە تەمەن و ئەزموون و شارەزای و پێگە و ڕەگەزی خاوەن دەسەڵاتە. فاتمەش وەک ئەندامێکی ئەو کۆمەڵگەیە کە کاری مرۆیی دەکات خاوەن دەسەڵاتە. ئەندامانی ئەو کۆمەڵگەیە چالاکیەکانی فاتمە دەبین و دەزانن لەگەڵ کارمەندە مرۆییەکانی تر لە نزیکەوە کار دەکەن و زانیاری لەباری پێداویستەکان و خزمەتگوزاریەکان هاوبەشی پێدەکەن. ئەگەر وابێت یاخودنا ئەندامانی کۆمەڵگە لەو باوەڕەدان کە دەست پێگەیشتن بە پێداویستیەکان و خزمەتگوزاریەکان لە ژێردەستی کارمەندە مرۆییەکاندایە. بە پێچەوانەوە ئەندامانی کۆمەڵگە دەسەڵاتێکی کەمیان بۆ بەدەستهێنانی ئەو شتانە هەیە. لەبەر ئەوە ئەو خەڵکانە لەوانەیەوە هەست بکەن کە نابێت هیچ داواکاریەکی جان و فاتمە ڕەت بکەنەوە. ئەو خەڵکانە دەترسن کە ڕەتکردنەوەی خواستەکانی جان و فاتمە ببێتە هۆی لە دەستدانی کۆمەکە مرۆییەکان بۆ خۆیان و خێزانەکانیان. جان و فاتمە دەبێت ئاگایان لەو دەسەڵاتە بێت کە لە تێڕوانینی ئەو خەڵکەوە هەیانە. هەرگیز نابێت بە شێوەیەکی نابەجێ سوود لە دەسەڵاتەکانیان وەربگرن. کارمەندە مرۆییەکان دەتوانن بە چەندین شێوەی نابەجێ دەسەڵاتەکانی خۆیان بەکاربهێنن. یەکێک لە زیانبەخشترین شێوەکانی بەکارهێنانی ئەو دەسەڵاتە لە ڕێگەی دەستدرێژی و ئازاردانی سێکسیەوەیە. دەستدرێژی سێکسی ئەوەیە کەسێکی خاوەن دەسەڵاتی کەمتر ڕازی بکات بۆ بەشداریکردن لە کردەوەی سێکسی. بۆ نمونە ئەگەر کارمەندێک لە جیاتی بەشێکی زیاتر یان پارەیەک داوای سێکس بکات. سێکس دەتوانێت بەبێ پەیوەندی جەستەییش ڕوو بدات، بۆ نمونە لە ڕێگەی ئینتەرنێت یان چاتکردن. دەستدرێژی سێکسی کاتێک ڕوودەدات کە کەسێک لە پێگەیەکی نزمتری دەسەڵاتدا ناچار بکرێت دژبەرخواستی خۆی لا کردەوەیەکی سێکسیدا بەشداری بکات. بۆ نمونە ئەگەر کارمەندێکی فریاگوزاری بە زۆرە ملێک کەسێک ماچ بکات یاخود لەگەڵیدا سێکس بکات. بۆ یارمەتیدانی کارمەندانی وەکو جان و فاتمە بۆ پارێزگاریکردن لە خەڵکانێک کە لە بارودۆخێکی ناهەموار و لاوازدان هەندێک ڕێسای گرنگ دەبێت ڕەچاو بکرێن. چ لە کاتی کارکردن و چ لە کاتی دوای کارکردن. کارمەندان دەبێت بەڕێزەوە لەگەڵ ئەندامانی ئەو کۆمەڵگەیە هەڵسوکەوت بکەن. دەستدرێژی و ئازاری سێکسی بێڕێزیە بۆ کەسانی کە کارمەندەکان دەبێت یارمەتیان بدەن و خزمەتیان بکەن. کارمەندەکان نابێت لەگەڵ هیچ کەسێکی خوار تەمەنی 18 ساڵ پەیوەندی سێکسیان هەبێت، تەنانەت ئەگەر لەو وڵاتە ڕێگەشی پێدرابێت. بەهانەیەکی وەک نەبوونی زانیاری دەربارەی تەمەنی ئەو کەسە قبوڵ ناکرێت. کارمەندەکان نابێت پارە بدەن بۆ کڕینی سێکس. هەروەها نابێت بۆ کڕینی سێکس کاڵا و خزمەتگوزاریەکان بەکاربهێنن یان تەنانەت پێشنیازیشی بکەن. کارمەندەکان نابێت پەیوەندی سێکسیان هەبێت لەگەڵ هیچ کەسێک لەوانەی یارمەتی وەردەگرن، تەنانەت ئەگەر ئەو کەسە ڕازیش بێت. ئەگەر هەریەک لەم ڕێسانە ڕەچاو نەکرێت کارمەندەکان لەوانەیە سزا بدرێن و تەنانەت کارەکەشیان لەدەست بدەن. لە چەندین وڵاتیشدا لەوانەیە دادگاییش بکرێن. ئەگەر جانیان فاتمەیان هەر کەسێکی دیکە لە کۆمەڵگەدا دەستدرێژی سێکسی کارمەندێک ببینێت یان لێی بەگومان بێت دەبێت چی بکات؟ ئەوان پێویستە هەر دەستدرێژیەکی ڕاستەقینە یان گومان لێکراوە کە بینی بیانە یان بیستویانە ڕایبگەێنن. هەرگیز نابێت خۆیان لێکۆڵینەوە بکەن.
لێکۆڵینەوە لەم بارەیەوە ئەرکی کەسێکی دیکەیە. ئەگەر کارمەندێکی وەکو جان و فاتمە لە ڕاگەیاندنی ئەو بابەتە بترسن، دەتوانن بەنە ناسراوی لە ڕێگەی میکانیزمی ڕاگەیاندنی دەستدرێژی سێکسی ڕێکخراوەکەیانەوە ئەو بابەتە ڕابگەێنن. بۆ پاراستنی نهێنی ئەو زانیاریە نابێت بۆ هیچ کەسێکی دیکەی باس بکەن. هەموو ڕێکخراوە مرۆیەکان دەبێت ڕێگەیەکی ڕوون و ئاشکرایان هەبێت بۆ ئەوەی کە خەڵکی نیگەرانیەکانی خۆیان ڕابگەێنن. ئێمە دەمانەوێت هەموو کەس لە ئازار پارێزراو بێت و هەست بە هێمنی و ئاسوودەیی بکات. دەستدرێژی و ئازاری سێکسی قۆستنەوەی خەڵکانێکە کە لە بارودۆخێکی ناهەموار و لاوازدا دەژین. دەبێت هەمووان ڕێگری لە دەستدرێژی و ئازاری سێکسی بکەین. هەموو ئەو شتانەی کە جان و فاتمە لەم ڤیدیۆیە فێری بوون بۆ تۆ و کارەکەت بەکاردێت. ئەگەر لەبارەی ئەم ڤیدیۆ پرسیارت هەیە، دەتوانیت پەیوەندی بکەیت بە بەرپرسی ڕاگەیاندنی دەستدرێژی و ئازاری سێکسی لە ڕێکخراوەکەت، یان دەتوانیت پەیوەندی بکەیت بە بەڕێوەبەرایەتی توندوتیژی لەسەر بنەمای ڕەگەزیان هەر ڕابەرێکی تەکنیکی دیکە. بۆ زانیاری زیاتر سەردانی ئەم لینکە بکە: www.interaction.org